هەرچەندە کەمپین و ناڕزایەتیەکانی ئازادیخوازان دژ بە پێشێلکاریەکانی سەر ئازادی ڕادەربڕین بەردەوامن، بەڵام لەگەڵ ئەوەشدا ساڵانە ئاماری پێشێلکاریەکان بەرەو بەرزبوونەوە دەچێت. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی ئاشتی و ئازادی، ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا لە ژێر پرسیاردایە. ژمارەیەکی زۆریش لە ڕۆژنامەنووسان و چالاکان لە سەر ئازادی ڕادەربڕین پێشێلکاریان بەرامبەر کراوە و پشتی شێر لە ئەنجامدانی ئەو پێشێلکاریانە بەبەر حکومەتی هەرێم و دەستگا ئەمنیەکان دەکەوێت. لە یەکێکی 2019 تاکو 30 2019 کە لەم ماوەیەدا توانمانە بە پێی توانای خۆمان ئەوەی باڵێن لە توانادابێ 83 حاڵەتی پێشەلکاری تۆمار بکەین کە تێدا لەم 83 حاڵەتە 151 کەس تێدا با بڵێن پێشەلکاری دژی ئەنجام درراوە. لەو ناو ئەو پێشەلکاریانەدا زۆرترین ڕێژە با بڵێنەوەی پێشەلکاری دژی ئەنجام درراوە ڕۆژنامەنووسان بووە کە 110 ڕۆژنامەنووس بوونە و بەپێی پارێزگاکان ئێمە با بڵێن پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی و کەرکووکیش ئەم پێشەلکارانەمان لای خۆمان تۆمار کردووە کە زۆرترین پێشەلکاری لە شاری سلێمانی بووە و زۆرترین پێشەلکاری لە مانجی هەشدا ڕووی داوە. ئەو پێشێلکاریانەی لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بە ئازادی ڕادەربڕین دەکرێن، بەشی زۆریان بە پشت بەستن بە یاساکان ئەنجام دەدرێت. ئەمە ژوای کردووە چالاکان داوای هەموارکردنەوەی چەند یاسایەک بکەن کە بووەتە ڕێگر لە بەردەم ئازادی ڕادەربڕین. لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە تۆمارمان کردووە ئەوە دەردەخات کە هێشتا ئەو مامەڵەی کە دەیکات بەشێکیان بە ناوی یاساوە بە نمونە ئەوەی کێک لە خۆپیشاندانەکانە هەیە بەهێ یاسای خۆپیشاندان دەکرێت و بەشێکیشی بە جێبەجێنەکردنی یاسا بە نمونە مافی گەیشتن بە زانیاری و بەشێکیشان یاسایی نییە کەواتە ئێمە چوارچەوە یاسایەکەمان پێویستی بە پێداچوونەوە هەیە و پێداچوونەوەیەک بە شێوەیەک بە پێی ستاندارە دەنێوە دەوڵەتەکان بێ و دەبێت دەسەڵاتە گشتیەکان لە هەرێمی کوردستانە دەبێت و بەرپرسیارەتە بخەناستوی خۆیان. هەوڵە بەردەوامەکانی بەرپرسان بۆ کپکردنی دەنجی ئازادی ڕادەربڕین شەقامی تووڕە کردووە، بۆیە پێدەچێت دوجار ئەو سەرکوتکردنە تا سەر بۆ بەرپرسان نەچێتە سەر و سەر بکێشێت بۆ تەقینەوەی دۆخەکە و هاوڵاتیان بڕژێنێتە سەر شەقامەکان. دەسەڵاتداران و حیزبە دەسەڵاتدارەکان لە ناوێدا بە بەرپرسیار دەزانین و پێویستە لایەنە فەرمیەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمان لە حکوومەت لە ناوەندەکانی دیکەی دەسەڵات بە جددی ئاور لەم پرسە بنەوە و ئیتر بەس بێت ئەوەندە خەڵک هاوار بکات و دەسەڵاتداران ئێهمال و گوێنە دەنە ئەم بۆچوون و ئەم لێدوانی هاوڵاتی و بەرپرس و میدیاکار و ئەو ڕەوش و ئەو راپۆرتانەی کە پێشکەش دەکرێت بەڕاستی دەبێت بەس بێت چونکە ئەگەری تەقینەوەی دۆخەکە هەیە بینیمان لە عێراق چی ڕوویدا دەبینین لە سووریا چ ڕوودا. بەپێی وتەی ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بێت، هەرێمی کوردستان هەنگاوی ئەرێنی زۆری لە بواری مافی مرۆڤ ناوە، هەوڵی داوە پابەند بێ بە پرینسیپەکانی مافی مرۆڤەوە، بەڵام ئاماری ڕێکخراوە ناوەخۆیی و دەرەکیەکان وێنەیەکی تر نیشان دەدەن بە شێوەیە کە ڕەوشی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە ژێر مەترسیدایە. پرسی ئازادی ڕادەربڕین لە چوارچوەی مافە سیاسی و مەدەنیەکان یەکێکە لەو بابەتانەی ڕۆژانە ڕوبەڕووی پێشێلکاری یاسایی و نایاسایی دەبێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.